ئەم کاتان باش بەڕێزان گرنگترین مانشێتواڵێم ڕێ بەشێک لە میدیاکانی جیانتان لە بەرگەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمە ڕوو. مایک ڕۆڵەوەی یەکێکە لە ژەنڕاڵەکان لە ناو ڕاوێژکارەکانی کەنەدا هەرێمی کوردستان ڕایگەیاند سەرەتا مشک و ڕاهێنانمان بەهێزەکانی پێشمەرگە دەکرد بۆ بەرگریکردن لە خۆیان لە بەرەکانی شەڕ، بەڵام لە ئێستا هێزەکانی پێشمەرگە لە چەندین ڕۆوە توانای بەهێزتریان لە بەرگریکردن لە خۆیان دەرخستووە وها بەرپرسێکی سەربازی باڵای هێزەکانی کەنەدا لە هەرێم کە نەویست و نایاشکرا بکرێت ڕایگەیاند لە سەرەتای کارەکانمانەوە لە هەرێم گۆڕانکاری بەرچاومان لە توانەکانی پێشمەرگەدا بینیوە. پێشمەرگە جەنگاوەرێکی بەتوانایە ڕاوژکارەکانی کەنەدا لە پاییزی ساڵی 2014ەوە لە هەرێمی کوردستان و مەشق و ڕاهێنانیان بە 2000 پێشمەرگە کردووە. توانەکانی تەقەکردن و پوچەڵکردنەوەی بۆمب و بەکارهێنانی نەخشە و خۆپاراستن لە مەترسیی کیمیایی بەشێک بوون لە مەشق و ڕاهێنانەکانی کەنەدا بە پێشمەرگە دەچینە. وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئەم ڕۆژنامە ئەمریکیە بڵاوی کردوێتەوە ڕۆژی هەینی نرخی نەوت بەرزترین ئاستی بەخۆوەبینی لە ماوەی 1 ساڵی ڕابردوو بەرەو $50 بۆ هەر بەرمیلێک دەگەڕێتەوە. ئەمە شیوا دەگەڕێتەوە بۆ بەرهەمهێنەرانی نەوت. ئەمە لە کاتێکدایە کە لە سەرەتای ئەم ساڵدا خراپترین راپۆرتی داهاتی خۆیان ڕاگەیاند. بەرزبوونەوەی نرخی نەوت بەو شێوەیە لە ڕۆژی هەینیدا بۆ زۆرێک لە ئابووری ناسان و وەبەرهێنەران چاوەڕوان نەکراو بووە. دەچینە ڕۆژنامەی بەناوبانگی گاردیانی بەریتانی کە بڵاوی کردوێتەوە دایان ئاواری سووری لە ماڵە پەرپوتەکاندا لە لوبنان ناچارکراون ببنە کۆیلەی سێکسی و بازرگانیان پێوە کراوە. ئەو کۆیلە سێکسیانە تەنها بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی و لە باربردنی منداڵەکانیان ڕێگەیان پێدراوە ماڵەکان جێبهێڵن. ژمارە ئافرەتانەی کە لە دوو ماڵی هەژانشیندا دۆزراونەتەوە لە لوبنان 75 ئافرەتی ئاواری سووری بوون کە بە زۆر ناچارکراون سێکس بکەن. هەرێکیان بە $2000 فرۆشراون و ڕۆژانە ناچارکراون زیاتر لە 10 جار سێکس بکەن. حکوومەتی لوبنان 23 کەسی بە تۆمەتی بازرگانیکردن بە مرۆڤ دەستگیر کردو و لێکۆڵنەوەکانیان لەسەر ئەو کەیسە بەردەوامن. دەچینە دوچە وێلەی ئەڵمانی کە بڵاوی کردوێتەوە وەزارەتی ناوخۆی ئەڵمانی ئاشکرای کرد کە لە ساڵی 2016دا 309 منداڵ و گەنجیان لە سنوورەکان دیپۆرت کردوێتەوە کە بە تەنها ویستویانە خۆیان بگەن ئەڵمانیا. لەو ژمارەش 280 لە هەرێمی باڤاریا دیپۆرت کراونەتەوە. بەپێی راپۆرتەکەی وەزارەتی ناوخۆ 160 لەو منداڵ و لاوانە ئەفغانی و 46یان سووری و 30یان عێراقی و 17یان مەغریبی و 12یان پاکستانی و 7یان جەزائیری بوون. وەزارەتی ناوخۆ هۆکاری دیپۆرتکردنەوە منداڵانەی گەڕاندەوە بۆ نەبوونی بنەمایەکی یاسایی بەپێی لێکدانەوەی شێنگن. گوایە ئەو منداڵانە پەناوهانیان بۆ کەس نەبردووە. بە پارتی سەوزەکانیش زۆر بەتوندی ئەم کارە ئیدانەکرد و داوایان کردووە کەیسی منداڵان بە تایبەت تەماشا بکرێت و بپارێزێت. بەرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.